گەر یەک کەسیت یاخود خێزانێکی گەورەیت ئەم ئۆفەرە بۆ ئێوەیە. شاری دایک ئۆفەرێک ڕادەگەێنێت کە هەرگیز ڕاینەگەیاندووە، ئەمەش باشترین هەلا بۆ بیبیتە خاوەنی شوقەیەک لە سێرکوچکەی بابان باڵەخانەی کوردی. شوقەکانی باڵەخانی کوردی بۆ 1 نەفەر و 2 نەفەر و خێزانی گەورەش گونجاوە. لەگەڵ مابن با پێتان بڵێم بۆ. کوردی تاوەر بە 6 ڕووبەری جیاواز بەردەستە کە لە 90 مەترەوە دەست پێ دەکات. نرخی یەکەکان لە 7 دەفتەر و 20 گەڵاوە دەست پێ دەکات. پێشێکیش لە 1 دەفتەر و 25 گەڵاوە دەست پێ دەکات. قستی مانگانش لە 350 دۆلارەوە دەست پێ دەکات. بۆچی پێویستە پەلە بکەیت؟ چونکە ئۆفەرەکە کاتیە و کۆتایی پێدێت. شاری دایک بەرامبەر چاڤیلاند. بۆ زانیاری و پرسیار دەتوان پەیوەندی بە بەشی فرۆشتنەوە بکات.